بەڵە بەڕێزان بە میوانداری بەڕێز هەژار بەرزنجی یاساناس و ئەندامی بۆردی سەنتەری تاوانەکانی ئەنفال و جینۆساید گفتوگۆ لەسەر کەیسی ئەنفال و هەوڵی بە جینۆساید ناساندنی ئەو تاوانە دەکەین. کاک هەژار سپاس بۆ ئامادەبوونتان. ئەمە وەکو یاساناسێک سەرنجی بەڕێستان بزانم لەسەر ڕەهەندە سیاسی و یاسایی و ئەکادیمیەکانی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵە نوێیەکەی سەماوە. ڕای بەڕێستان لەو بارەوە. زۆر سپاس بۆیەوە و زۆر سپاس بۆ کەناڵی پەیام و لێرە شۆسڵاو بە بینەرانی کەناڵی پەیام. دیارە لای هەمووان ئاشکرایە پرۆسەی ئەنفال لە ساڵ 1980 لەلایەن ڕژێمی پێشووی بەعس بەرامبەر بە نەتەوەی کورتکراتە ناتاوانبوونیان کورد بوو. کەم پرۆسەیە بە 8 قۆناغ لە بەسەر 6 ناوچەی جیاوازدا جێبەجێکرا. لە کۆی ئەم تاوانە درندەیەدا لەم جینۆسایدەدا 182,000 ئەنفال 182,000 کورد ئەنفال کرا، 3100 کڵێسا مزگەوت ڕوخێنرا و 100 کڵێسا ڕوخێنرا و زەرۆزیانێکی ئابووری گەورەی زۆری هەبوو. لە هەوەرەوە زەرۆزیانێکی ژنگەی گەورەی هەبوو بەسەر کوردستاندا و 4732 لادێش خاپور کران لەگەڵ 30 ناحیە و 4 قەزادا. دیارە ئەمە دوای من پێم خۆش ئاماژە بەوە بکەم سەرەتا لە دوای ڕوخانی ڕژەمی بەعس لە ساڵی 2004 ئەو بوو لە ساڵی 2005 دادگای بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاراندا بە دروستکردنی دادگای باڵای تاوانەکانی عێراق کە بۆ دادگایکردنی سەرانی ڕژێمی پێشوو بەرامبەر بۆ دادگایانەی بەرامبەر بە گەلی عێراق کرا بە تایبەتی و لەوانش نەتەوەی کورد. دیارە ئابینین ئەم دادگایە کە دروستەکرێ دەسەکا بە دانیشتنی دادگایەکان و بە ئامادەبوونی سەرانی ڕژێمی پێشوو بە خودی ئامادەبوونی خودی سەدام حوسێن. دوای 61 دانیشتن لە دۆسەی ئەنفال کە ئاکرا دۆسەی ئەنفال یەکەم دۆسێ بۆ قسەی لەسەر کرایە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق. دیارە ئەگەر ڕەهەندێکی سیاسی یاخود شتێکی تریش لە پشتە بێ دۆسەی دووجێ لێنرێتە پێش دۆسەی دادگای دۆسەی ئەنفالەوە. ئەوەی کە جێگای داخە دوای 61 دانیشتن لە دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەبینی ئەم دادگایە بڕیاری خۆیدا کە تاوانی ئەنفال بە تاوانی جینۆساید دەناسێنێ وەروە تاوانی مەسەن لەوانش دووجێلیش بە ئامان شێوە. بەس ئەوەی کە جێگای داخە ئەوەی کە ئێمە بینین ئەرە دادگایە بڕیار دەرەکە بە ناساندنی تاوانی ئەنفال بە جینۆساید و ئەتەوار دووجێل لێرە کەسوکاری قوربانیانی کەیس دۆسێ دووجێل قەرەبووە کرێتەوە بە ئامان شێوە کەسی سیرەکەی هەمان دادگایە بڕیار دەرەکە قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفال کراوان ناکرێن. ئەمە خۆی لێرەدا جێگای پرسیارە. وەروە ناساندنی تاوانەکە ئەکا ببینین لەسەر ئاستی ناوخۆیی ئەگەر سەیریکەین مەسەن دوایەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵی 2008 بڕیارەدات بە ناساندنی تاوانی ئەنفال بە جینۆساید وەروە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەدا بە ناساندنی تاوانەکە بە جینۆساید. بەس ئەوەی گرنگە و جێگای تێبینیە یعنی ئەبینین ئێمە لە دوای 32 ساڵ ناڵین کار نەکراوە ناڵین هیچ نەکراوە بەڵام ئەو شتانە کراون هەمووی زۆر کارکراوە لەسەر قاقز بەس لە ڕووی عملیەوە تا ئێستا هیچ کردارەکان زۆر سستن زۆر لاوازن لە ئاستی پێویستانین لە ئاستی تموح و لە ئاستی گەورەیە و تاوانانین چونکی لای هەمووان ئاشکرایە کە تاوانی جینۆسایدێکە لە تاوانە نێودەوڵەتیەکان کارچیە کاکە ژار ینی بۆچی ینی میلەتێکی وەکو گەلی کورد کە ئەو هەموو زوڵمەی لێکراوە لەلایەن ڕژێمەیەک بە دوایەکانی حکوومەتی عێراق بۆچی سەرانی کورد ئەوەنە کەم تەرخەمن لەوەی کە لە ڕێگەی ئەو هەموو کۆمەڵکوژەی لێی کراوە بتوانرێت حەقی مافون بە میلەتێکا بنرێت؟ ئەمە هەلێک نییە؟ زۆر ئاشکرایە لای هەمووان. ئێمە هەموو جارێکەمە چەندی داتەشکیلەی ئەچینەوە بەغا و پۆستی سیادی وەرەگرین لە بەغا ئەبینی ئێمە نوێنەرمانێن لە ئەنجومەنی نوێنەران کە یەکێکە لە دەسەڵاتەکان لە سەرۆک کۆمار بارەماوان شێوە دەستەیەکە لە دەسەڵاتەکان کە نوێنەری کوردی لێ وەرەوا خودی کوردیش لەوەیە بەس بەداخەوە ئێمە لە تەشکیلبوونی کابینەکانە هەینشا یعنی ئێمە ئەو تاوانەمان هەڵدا یعنی بمانێنەمانێت تاوانەکانمان توانین بڵێ تاوانی ئەنفالمان بچوو کردوێتەوە. یعنی بۆی ئێمە خاوەن دۆسەیەکین کە دۆسەی ئەنفال بە جینۆساید بیناسێن کەم دۆسێمە توانی لە بەغا شەڕی لەسەرکەین. یعنی ئەرکی نوێنەرانی کوردە لە بەغا کە داوا بکەن حکوومەتی عێراقی لە ئێستا بێ بە ئەندام لە دادگای تاوانەکانی نێودەوڵەتی بۆ بە جینۆسایدنی دۆسەی ئەنفال. حەزەکەم شتێکێ بەڕوونی ئاشکرا ئێمە بڵێنەوەی کە لە شنگالیش بینیمان درێژکردنەوەی تاوانی ئەنفال بوو چونکی ئەگەر ئێمە دۆسەی ئەنفال بە جینۆساید نەناسین لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەوە نەتەوەی کورد هەمیشە
لەو مەترسیایە کە جارێکی تریش بامانسەوە ئەنفال کرێتەوە هەمیشە دەرگا یعنی تۆ هەمیشە لەو مەترسیەوەی کە تۆ ئەنفال کرێتەوە زۆ گرنگە ئێمە یعنی هەڵدەین هەمی ئێمە لەوەدا بێن نوێنەرەکانمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکۆمار لە هەمی ئەوە بن کە عێراق یەک بکرێ بە دادگای برێ بە ئەندام لە دادگای نێودەوڵەتی ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە لەبەر ئێمە توانین دۆسەی کورد بە جینۆساید ناسێ خاڵێکی تر ئەگەر ئێمە توانیمانەوەمان بە جینۆساید ناسێ اینجا توانین داوای قەرەبوو بکەین داوای قەرەبوو بکەین بۆ کەسوکاری قوربانیانی ئەنفال کراون کە دوای 32 ساڵ کابینی هێشتان لە چی ماساتێکە لە چی ڕەزالەتێکە لە چی دۆخێکی ئابووری سەختاژێ کاکەژار بەم تیمەی ئێستا دەیبینین بە پێی ئەو دەموچاوانەی کە لە چ لە بەغدان چ لە حکوومەت هەرێمی کوردستان چ سەرانی خۆبەڕێوەبەرێتی هەرێمی کوردستان ئەتوانرێت ئەو کۆمەڵکوژیانی لە کورکراوە بە جینۆساید بناسێنرێت؟ واللهی یعنی بەسەراحەت قسە بکەین جێگای داخە چونکە ئێمە وابینەوە چەندێکە تەشکیلەی حکوومەتی عێراقی کراوە ئەو گۆڕانە لە سەماوە هەڵدراوەتەوە ئەبینین زۆر شتەکان بە شێوازێکی لاواز بە شێوازێکی سیستی ئەڕاتە ڕێوە یان تیمەکانە بە ئێستا ئێمە نوێنەرانی کورد بە تایبەتی تیمی بیانیمان بێنە مەسا و گۆڕی کە لە سەماوە دۆزراوەتەوە یعنی هەستەکەم زۆر پەلەی تیاکرا زۆر شپرزەی پێوە دیارە لە هەڵدانەوەی گۆڕەکانە یعنی زۆر سەرێکرا قەیچێکە با گۆڕەکەمە 32 ساڵەوە ئێمە چاوەڕێکین ئازیزانمان لە بیابانەکانی جنوبن با چەند 15-20 ڕۆژێکی تریش تاخیر وایە ئەمە هەموو نوێنەری قونسڵیانی کەوا لە عێراقە بانگێشتیان بکەینەوە چەنها دیبلۆماتکارە و یان داوا بکەین نوێنەری نەتەوەی گرتوەکان و بە تایبەتی ئەنجومەنی ئاسایش ئەنجومەنی ئاسایی لە نەتەوەی گرتوەکان ئەمانە بێنێتە سەر گۆڕە بە کۆمەڵەکان هەموو ماساتەکان کرێ ئەمانە بە دۆکۆمنت کرێن بە شێوەیەکی زانستی و ئەکادمی بۆ ئێمە بتوانین بەڵگەمان بەدەستەوە بێت توانین من حەزەکەم یانی لەسەر ئەو قەزەی ئەمڕۆژ من قسە بکەم لەسەر ئەوەی کە ئێمە ئەمڕۆ سێی مانگمان دیاری کرد بە ڕۆژی جینۆساید ناساندی یەزیدەکان ئەمە خۆی لە خۆیدا کارێکی باشە بەس ئەکرا ئێمە نوێنەرانی کورد ئێمە لە بەغا هەڵساینە ئەم کارەمان کرا بۆی دۆسیەکە گەورەکەین ئێمە هەڵدەین دۆسیەکان بچووک نەکەینەوە بەڕاستی ئەمە وامالاتۆ سەیخەی کە دۆسیەکان بچووکەکەین و کاڵین ئەنفال بڵین ناوچەیەکی تایبەت لە گەرمیان بڵین مەسەن جینۆسایدکردنی یەزیدیەکان و مەسەن کوردەکان بڵین تەنها شەنگال نا ئێمە هەڵدەین یعنی حەقا حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە بە نیشتیمانی بکرێن یعنی ئەم تاوانە تاوانی نیشتیمانێکی خەمی هەمووان بێت نەک تەنها خەمی ناوچەیەک و لایەنی و کەسانێکی دیاریکراوە ئەمە ڕوونە ینی ئەوەی برینەکە زۆرتر سەختترە کات ساڕەشبوونی نابێت ئەوەیە کە پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێم لە ماوەکانی ڕابردوودا موچە و پاسەوان و بەرپرسیارەتیان بەجاش و موسەشارەکان داوە بەڵام تاقانەکانی ئەنفال و کەسوکاری قوربانیەکان فەرامۆش کراون ئەمە تا چەند دەچێتە چوارچەوەی خیانەتی نیشتیمانی و نەتەوەییەوە بەداخەوە یعنی ئەوەی بینین لە هەرێمی کوردستان دوای 32 ساڵ دوای مەسەن 28 ساڵ لە دەسەڵاتی کوردی یعنی تەنها ساڵانە لە چواردەی چوارە لە ڕۆژێکدانێن بۆ یادی ئەنفال و کە چەند کاژمێرێکە دێن بە پرسەکان لایەنە و تارێکە خێننەوە یاخود ڕۆژێک دیارێکرێ بۆ وەفاتەکان با دۆسەی کەیسی ئەنفال زۆر لەوە گەورەترە ئەم دۆسی ئێمە لە توانیمان لە دادگای باڵای تاوانەکان عێراق بە جینۆساید ناسێنین ئەمە زۆر لەوە گەورەترە ئەو سیستەیە کە یەکێکش لەوە کارەکان منەی بینم کە لە کەیسی ئەنفال بە پەرایە زەخرێ دادگایکردنی سەرانی ڕژێمی مەسەن جاسو مستەشارەکانە من حەزەکەم لێرەوە ینی دڵنیایی بدەم بە کەسوکاری قوربانی ئەنفال ئەگەر ئێمە هەڵدەین ئەم دۆسێ بە جینۆساید بناسیێنین بە پێی مادەی 27 دادگای تاوانەکانی نێودەوڵەتی هیچ کەسێک لەوانەی کە بەشداری تاوانی جینۆسایدیان کردووە شمولی لێبوردن ناکات لە هەر پلۆ پۆستێکا بن لە هەر ئاستێکدا بن ئەو کەسانی کە بەشداری و یاخود هەوڵدان و یاخود تێوە گلاون لە تاوانی جینۆسایدا شمولی هیچ لێبوردنێک ناکات ئەو لێبوردنێکە وەختی خۆشی کە کراوە مەسەن بەرەی کوردستانی دەری کردوێتەوە کام تاوانە بوو بە تاوانێکی جینۆساید ئەو بڕادانە هەمووی هەڵەوەشێتەوە ئەبێت بە مستەشارەکان و جاشەکانیش بە ئەمانە هەمووی بچنێنە بەردەم دادگا وەک چۆنە بین دادگای باڵای تاوانەکان عێراق کە بە داوای ناوی 258 مستەشارەکە جاشەکە کە بەشداری بوون لە تاوانەکانە بۆیە ئەبینم هەستەکەم کە ئێمە ئەنانێ دۆسەی ئەنفال بە جینۆساید ناسێنێ یاخود پەرایە زەخرێت تا حدێک لەبەر خاتری چاوی کاڵی هەندێک لەمانەیە بەداخەوە بینین لە لیستی موچەکانیشە هەندێک لەو مستەشار و جاشانە بین لە لیستەی موچەکانە بە پلەی ئیمتیاز خاننشینکراون یعنی حەقا یعنی پیاداچوونەوە بکرێتەوە بە خاننشینکردنی ئەو کەسانەیە ناکە سوکاری قوربانیانی ئەلفاکراوەکان دوای 32 ساڵی ساش زۆر جار بۆ کار و پێداویستەکانیان دەبێتن لە قاپی مستەشار و جاشەکان بکەون بۆ داواکردنی بۆ ڕایکردنی کار و مامەڵەکانیان ئەمانە هەمووی جێگای داخە ئەمە تەنها لە کوردستان نابینرێ لە عێراق شەوە باوەڕ ناکەم بۆ شێ ببینێ چونکی عێراق عەرەب ببینین بۆ خۆیان کەیسی دوجێلان هێنایە پێشەوە کردیانە یەکەم وەرەوە کەیسی دوجێل ئەوە بینی هەموو کە سوکاری قوربانیانی دوجێل قەرەبووی خۆیان وەرگرتووەتەوە و موچەی خۆشیان بۆ بڕاوەتەوە قەرەبووی مادی
معنەویشیان وەرگتوێتەوە بەس بەداخۆ ئێمەی کورد تا ئێستا نە قەرەبووی مادی نە معنەوی نە ژینگەی نە ئابووری هیچ کام لە قەرەبووریەکان لە ئاستی پێویستانین ئەو بینی تا ئێستاش تا ئەمڕۆ تاسی 2 ساڵ ئەبینی کە سوکاری قوربانیانیان فالکراون موچە لە حکوومەت یاریمی کوردستان 4 مانگجارێک چ ڕۆژجارێک 2 مانگجارێک موچەیەکان پێدرێت کە ئاکرا ئەمانە حکوومەتی عێراقی لە ئەستۆی بگرن نەخ حکوومەت یاریمی کوردستان بێ حکوومەتی یاریمی کوردستان کار بەوە بکا کە دۆسەی ئەنفال و قەرەبوویکردنەکان بێتە سەر حکوومەتی عێراقی نەک حکوومەت یاریمی کوردستان خۆی بکە باوخەمی و ئەو هەڵسێ بەینە ئەوە ئەرکی ئەوانە کە بچن لە حکوومەتی عێراقی بسەنی یان ناکرێت تۆ موچەیەک چ ڕۆژجارێک 6 ڕۆژجارێک موچەی بدەی بە کەسوکاری قوربان وەک خێرێک پێویستە حکوومەتی عێراقی چونکی ئەم قوربانەی ئێمە قوربانی ڕژێمی بەعسە ڕژێمی سەدام حوسێنە هیچ فەرقی جیاوازێکی نییە لەو قوربانیانەی کە لە بەغا و لە بەسڕا و لە بخواری عێراقیراوە پێویستە حکوومەتی عێراقی موچەیان پێ بدرێت. زۆر سپاس بۆ بەڕێز هەژار بەرزنجی یاساناس و ئەندامی بۆردی سنتەری تاوانەکانی ئەنفالی جینۆساید لە سوودەکانمان لە شاری سێمانەوە وەڵامی پرسیارەکانی ئێمەداوە. زۆر سپاس.